فیداکار و لە خۆبردوو پێشمەرگەیەکی ڕاستەقینەی ڕێگای ئازادی کەسێک کە لە مەکتەبی مامۆستای مەزنماندا پێگەیشت و یاری وەفادار و هەرە نزیکی بوو، ئینسانێکی فیداکار کە وشەی پیرۆزی دکتۆر یەکەم وشە و نۆبەرەی سەرزمانێتی لەسەر دڵکۆی پیرۆزی شەهیدەکانمان سەبارەت بە مامۆستاکەی هەستی پڕ لە سۆزی خۆی دەردەبڕێ و لەگەڵتان دەژوێ. هاوڕێی تێکۆشەر و شۆڕژگێر کاک حەسەنی شیوەسەڵی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانی ئێران، این سال هم بهار پر از انتظار رفت، این سال هم بهار پر از انتظار رفت، هر برگ گل پرنده شد و از چمن گریخت. وای این بنفشه ها که به یاد تو کاشتم، اشک کبود سبزه شد و بر دمن بریخت. از دست ره عمر جدایی دراز شد، ترسم مرا ببینی و نشناسی این منم. سرگر به کوه بیابان زنم شگفت نیست، سرگر به کوه بیابان هم شگفت نیست. دیوانه غم تو هجران میهنم. باز به حال خود تا ئێستاش زۆر بە زەحمەت خۆم قانع کردووە کە مامۆستای گەورەمان یاری وەفاداری هەموو تێکۆشەران و چەوساوەکانی کوردستان، مامۆستای نەمر دکتۆر قاسملوو، هاوڕێی تێکۆشەر و خۆشەویست و شۆڕژگێر و شەرم بەخۆ کاک عەبدوڵڵای قادری چاویان لەسەر یەک داناوە و بۆ ئەبەد ماڵاواییان لەگەل و نیشتیمانەکەی کردووە. زۆر بە زەحمەت ویجدانی خۆم ڕازی کردووە کە زینایەتێکی ئاوا گەورە و کارەساتێکی ئاوا فامناک ڕووی داوە. زینایەت و کارەساتێک کە ناوەڕۆکی تفت و تاڵی مێشک و هەست و دەرونی هەموو کوردێکی بە شەرەف و تێکۆشەر ڕادەکوژێ و هەتا ئەبەد ئازار و جەزرەبەی دەدا. ئێستا کە ئێمە بۆ یادی سەروەرانمان لێرە کۆبووینەوە، خۆم بە شیاوی ئەوە نازانم کە لەسەر شەخصیەتی بەرز و گەورەی مامۆستای نەمرمان قسە بکەم. وە بەڕاستیش نازانم چۆن بچمەندێ و دنیای پڕ لە شۆڕشی مامۆستای نەمر دکتۆر قاسملوو بە چه حاتێک لە چ کەلێنێکەوە لە چ گوزەرگایەکەوە لە چ ڕێڕەوێکەوە و چۆن نازانم چۆن چاو لەو کۆشکە سەر بەتەمە بکەم، لەو کۆشکە بەرزە سەر بەتەمە بکەم. نازانم لە چ جێگایەکەوە و لە کوێرە لە چ ڕوانگەیەکەوە بڕوانمە ئەو کۆشکە بەرزە ئینسانیەی. لە گۆڕستانی پیر لاشێزەوە، لە مەیدانی باستێلەوە، لە ژێر سێبەری باڵی فریشتەی ئازادیەوە، لە پەنای بورجی ئیفێلەوە، لە بەرزاییەکانی ئاڵقەوە،
لكل إبرستوا لدما ودوا الوندوا لآرارات سربتموا يا لقنديل سربرزوا لفناي بدسترين لدكي هورامانوا يا لسرق الكوي بيروز شهيدانوا كم وايا مناسب ترين ولبار ترين زيقا كي إنسان جرأت بخوي بدا وغيرتي بينه تاو بفيكري رنز مينت مكوي حلقة تانو تويروريو برجان شهيدنا مركز دكتور قاسم لولا بخشيني توا براسي قناي قور شهيدانا بلام ديسان مان لالو دست كولو قلمشكاوا في هلاتوني او سياعتمو هزار بهزاري كارتي دشوارة بويا واز لنا وروك ديمو دقرمو سرهين دكرو علب هاورياني خوشويستي حزبي من ليركان التشريفيان هيو أغادارن دوستو یاری نزیکی کاک دکتۆر قاسم لوو بوون لە فاسیلەیەکی زۆردا دەزانن کە کاک دکتۆر قاسم لوو خاوەنی زەوقێکی سەلیم بوو خاوەنی هەستێکی ناسک بوو عاشقی مۆسیقی بوو ئەوینداری ئەدەبی شۆڕژگێرانە بوو هاوڕێ شەهیدمان پێیوا بوو کە ئەدەبی شۆڕژگێرانە چەکێکی زۆر گرنگ و تێکڕوخێنەرە بەدەست میلەتانی ژێردەستەوە کە لە زۆر جەبهەدا بەرامبەر بەهێزیدا بەرابەر شەڕ دەکەن بۆیە زۆر جار لە دانیشتنە ئاساییەکانیدا دەستی دەکرد بە شێعر خوێندنەوە دەستی دەکرد بە بزواندنی هەست بە یاریکردن بە هەست و ئیحساساتی هاونشینانی لە ڕوانگەی ئەوەیەوە کە ئەدەبی شۆڕژگێری تەکێکی گرنگە بۆ نەتەوەی زۆر لە کراوی کورد زۆر ڕێزی بۆ ئەدەبی شۆڕژگێری دادەنا زۆر ڕێزی بۆ شاعیران و نووسەران و وێژەوانان و مێژوونووسانی ڕاستەقینەی گەلی کورد دادەنا بۆیەش شیعر و ئەدەبی شۆڕژگێری زۆر لەبەر بوو نەک تەنیا هەر شیعر و ئەدەبی شۆڕژگێری کوردی بەڵکو ئەدەبیاتی شۆڕژگێرانەی غێرە کوردەکانیشی هەر لەبەر بوو زۆر جار شیعری بەرزی شاعری نێوداری ترک نازم حکمەتی وە بیردەهێناینەوە و بە هەستە پاکەکەی و بەڕاوێژە هەرێ شیرنەکەی بۆی دەخوێندینەوە و دەیگوت بەن یام مەسام سەن یام مەسان بز یام مەساک نەسڵ چکە کەرانلختە ئشکلار من نەسووتێم و تۆ نەسووتێی و ئێمە نەسووتێین چۆن لە نێو تاریکیەکاندا مەشخەڵ و ڕووناکاییەکان دەردەکەون بەڵێ مامۆستای نەمرمان کاتێک کوردستانی تەماوی و شەوەزەنگی داسەپاوی وڵاتەکەمان دیتی ئەوان لە شەوەزەنگدا دەسووتێن و دەبنە بەگڕ ویژدانی بەرزی ئینسانی ڕێگای پێ نەدات کە دەست لەسەر دەستدانێ و ببێتە تەماشاچی ڕووداوەکان بەڵکو بە هەموو چەکێک خۆی ئامادە کرد و خۆی هاویشتە نێو گڕێکی گەورە وەک پەروانەیەکی دڵسوتاو وە بۆ دەستەچیلەی مەشخەڵێکی بەرز و گڕێکی گەورە کە هەتا ڕۆژگارە و تاریخە و کوردە ڕووناکاییەکەی هەر دەمێنێ و هەر کۆتایی پێنایە
کە ساڵێک بەسەر ئەو کارە تا ساتە دڵتەزێنەدا تێدەپەڕێ وە بۆ ساڵ ڕۆژی کۆلاوی شەهیدبوونی کاک دکتۆری نەمر و کاک عەبدوڵڵای تێکۆشەر دەگەڕێنەوە. جارێکی دیکەش وتە بە نرخەکەی مامۆستای هەرە بەرزمان وە بیر دێتەوە کە فەرمووی لە بیرەوەری شەهیداندا ناگرین، بەڵێ بەسەرتاو ناگرین، بەڵام پێمان خۆشە لە بارگای بەرزی شەهیدانەوە، لە بارگای پیرۆزی هەموو شەهیدانی کوردستانەوە و بە تایبەتی ئەو دوو شەهیدان نەمرانەمانەوە ئیجازەمان پێ بدرێ کە لە بەرابەری گەورەیی و عەزەمەتی ڕوحی ئەواندا سەری ڕێزدانان و تەعزیم دانەوێنینەوە، کڕنۆشیان بۆ بەرینەوە و بەڵێنیان پێ بدەین کە هەتا سەر درێژە دەری ڕێگاکەیان دەبین. خۆشەویستەکانم، زۆر تاکە ئاگادارن ساڵی ڕابردوو مەشخەڵێکی گەورە، گڕێکی بەرز لە مێژووی خەباتی ئێستای گەلەکەماندا هەڵگیرتایەوە. مامۆستای نەمرمان کاک دکتۆری خۆشەویست و گلێنەی چاومان لە دوورە وڵاتەوە لە دڵی پڕ لە خوێن و نیشتمان دۆستی و گەلپەرستیەوە، لە مێشکی پڕ لە تاسە و ئارەزووە، لە زەردەخەنەی سەرلێویەوە ئاخرین پەیامی ژیانی ڕووە و عاسمانی کوردستان و گەلی کورد ڕەوانە کرد کە بە حەق کوردان بە خوێنی دڵیان و بە فرمێسکی چاویان ئەو پەیامەیان نووسیەوە و لەسەر مێشکی تاساویان دانا. ئەو گروپەیانە لە مەشخەڵ و پەیامێک وەرگیران کە لەسەر داری پێشەوای نەمر مامۆستامان مامۆستای ئەسڵیمان پێشەوا قازی محەممەدەوە دەست بە دەست و دڵ بە دڵی زنجیرەیەک لە شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلی کورد تا دەستی پێشەوای ئەو دواییانەمان کاک دکتۆر قاسملوو هەڵگیران. ئەویش بە تەحویلدانیان و بەسپاردنیان بە هاوسەنگەرانی و بە جێگەیاندنی گەورەترین ڕسالەتی مێژوویی و بە ئەنجامدانی ئەرکەکانی خۆی بە شێوەیەکی دروست و ڕاست و پڕ لە سەداقەتەوە. ڕوونترین ئایەتی ئەمەگناسی و گیانبازی و فیداکاری و لە خۆبردووی و گەلدۆستی بە خوێنی گەش و سووری خۆی لەسەر گومبەزی بەرزی ڕۆژگار نووسیەوە. کاک دکتۆری نەمر وەکو هەموو شەهیدانی پێشووی گەل و نیشتمانەکەمان خۆی کردە فیدای خوای ئازادی و سەربەستی تا گەلی کورد ڕۆڵەکانی تێکۆشەری گەلی کورد بە هاسانی و بە دڵێکی پڕ لە هەستەوە بە ئیتمینانی دڵەوە بە ئاواتە لە مێژینەکان و داخوازی سەرەکیەکانی خۆیان بکەن. کاک دکتۆر وەک شەمعێک سوتا و هەڵپڕکا بوو بە گوڕە فرمێسکێک و توایەوە بۆ ئەوەی لەبەر ڕووناکایی ئەو گرە ڕێبازی ئازادی و دێموکراسی گیانبازی و خۆ بەدەستەوە نەدان ڕوونتر ببێتەوە و دەرس و ئەزمونەکانی خەباتی سەخت و خوێناوی و پڕ لە کارەساتی ئەو سەردەما لە دەفتەری مێژووی بە گرێوبۆڵی گەلی کورددا جارێکی دیکەش تۆمار بکرێنەوە. شوورەیی نییە و خۆ هەڵکێشانیش نییە. ئەگەر بڵێم ئەگەر بۆ خۆمان دان بەوەی دابرین بۆ خۆمان باسی ئەوەی بکەین کە کاک دکتۆر قاسملوو یەکێک لە گەورە پیاوانی مێژووی ئەو سەردەمە و
یەکێک لە مامۆستایانی هەرە نێوداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. لێوەشاوەیی و دڵسۆزی کاک دکتۆر قاسملوو لەوەدا دەردەکەوێت کە هەم شاگردی مەکتەبی خەڵک بوو، هەم مامۆستای خەڵک، هەم قوتابی ڕاستەقینەی خۆی بوو، هەم مامۆستای ڕاستەقینەی خۆی. خلافشمان نەبووتوە ئەگەر بڵێین دکتۆر قاسملوو لە ژیانی پڕ لە کارەساتی خۆیدا زۆر ڕەنجیدا، زۆر مەینەتی کێشا، سەرمایەی زۆر گەورەی دانا تا بتوانی بەشێک لە فەرهەنگی بەکەڵک و پێشکەوتووی دنیای دەرەوە لەگەڵ فەرهەنگی ڕەسەن و شۆڕژگێرانەی گەلی کورد لە یەک گرێبدات و بە ئەوپەڕی سەخاوەت و دڵفرەوانی و ئەمانەت و ڕاستی و پاکیەوە تەحویلی ڕۆڵە تێکۆشەرەکانی گەلی کوردی بداتەوە و لە مێشکیاندا جێگیری بکاتەوە. زۆر جار کاک دکتۆری نەمر شارە بەرزەکەی شاعیری بەناوبانگی خانی نەمر بە مناسبی حاڵی خۆی دێنایەوە و دەیگوت: ئەسپی لەوەرم نەگەو هەریمە، خود ڕستەمە ئەز نەپەروەریمە. بەڵام واقعیەتی ئەوەیە کە دکتۆر قاسملوو هەم گەوهەری بوو، هەم خود ڕستە بوو، هەم خود پەروەردە. بە حەق لە مەیدانی خەبات و تێکۆشاندا ئەوەندەی کە توانی، ئەوەندەی کە بۆی گونجا شاگردی ڕاهێنا و خۆی ڕاهێنا و بە هاوکاری بێدلیل و دڵسۆزانە و وەفادارانەی هاوسەنگەرانی توانی ئاڵوگۆڕێکی گرنگ لە سیمای سیاسی، کۆمەڵایەتی، نیزامی، ئەدەبی و فەرهەنگی کوردستاندا پێک بێنی. ئەوانەی لە ساڵی ڕابردوودا، ئەو جینایەتکارانەی کە ساڵی ڕابردوو دەستی ئەهریمەنیان بە ساتۆری ژەنگاویەوە بە مەبەستی قەڵتکردنی قەڵەمی دکتۆر قاسملوو داوەشان، ئەو دەستە ڕەش و ئەهریمەنیەی بە نیازی دڕدڕکردنی دەفتەری دکتۆر قاسملوو ڕەپێش خرا، ئەوانەی گیری کوێری بەقین و داخی دڵ ئاو دراویان لە کەوانی بێشەرمی و جینایەت و ناجوامێریەوە بەرامبەر بە هەیولای دکتۆر قاسملوو ڕاکێشا، ڕوویان ڕاش، نە قەڵەمی دکتۆر قاسملوو درا، نە دەفتەرەکەی، نە قەڵەمی دکتۆر قاسملووشکا، نە دەفتەرەکەی درا، نە بیر و بۆچوون و فکر و ڕێبازی دکتۆر قاسملوو کۆتایی پێهات. مێشک و بیر و بۆچوونی دکتۆر قاسملوو بوو بە هەوێنی هەموو مێشکی دانیشتوان و ڕۆڵە تێکۆشەرەکانی کوردستان. کۆمەڵانی شۆڕژگێر و تێکۆشەری کوردستان جارێکی دیکەش حەدیثی دێموکراسی و ئازادی و گیانبازی لە مامۆستای نەمریان فێربوونەوە. پەیمانی یەکداری نەسرەوتن تا سەرکەوتنیان لەگەڵ گیانی بەرزی سەرداری شەهید جارێکی دیکەش مۆر کردەوە. دژە کوردان ڕوویان زەرد، خوێنی دکتۆر قاسملوو بوو بە سەرمایەیەکی گەورە بۆ نەتەوەی کورد، بوو بە سیلاحێکی تێکڕوخێن کە دام و دەستگای دژە کوردانی لە قان و لە دوا ڕۆژیشدا تەخت و بەختی پارێزەرانی نەزانی و تاریکی زیاتر دەلەرزێنێ. زۆر داخ لە دڵ، زۆر دوژمن، زۆر کەمین گرتووی دوژمن پێیان وابوو بە کۆچی دوایی کاک دکتۆر قاسملوو جوڵانەوەی گەلی کورد تووشی کەساسی دەبێت.
بەڵام با ئەو داخە هەر لەسەر دڵیان بێ. ئێستا کە ئەو ماوە زۆرە بەسەر شەهید بوونی هاوڕێماندا تێدەپەڕێ، حیزبی ئێمە هەر لە جێگای خۆیەتی سیاسەتی دروست و ئوسولی وەرەبازی دکتۆر قاسملوو هەر لە جێگای خۆیەتی پێشمەرگەکان بەورە و ئیمان و هێزێکی دیکەوە لە قوڵایی ناوچەکاندا هەن کادرەکان بە ئەو پەڕی دڵسۆزیەوە خەریکی کاری خۆیانن و حەماسە و شەڕ و لێکڕاکێشان و نەبەردی خوێناوی کوردستان بە شکل و ناوەرۆکێکی باشتر و ڕێک و پێکتر هەروە ئیدامەی هەیە. ئەو ڕۆژانە شاهیدی زۆر حەماسە بووین، حەماسەی پێشمەرگەکانمان، و زۆر حەماسەی دیکەش ماوە کە لێرەدا پێویستێ باسی بکەین. ڕادیۆیەکەمان بە وردی زۆر بەلەباری بۆ هاونیشتمانانی کوردی باز دەکات. خولاسەی دەکەینەوە خوێنی دکتۆر قاسملوو هەر سەرمایە و هەر سەرمایە دەبێت. خوێنی گەشتی دکتۆر قاسملوو بە فیڕۆ ناڕوە، لە مێشک و دڵی یەکی خەڵکی کوردستاندا دەجۆشێتەوە و کوڵ دەدا، و لە دوا ڕۆژیشدا هەر دەمێنێ و شوێنەواری خۆی هەر ڕادەگرێت. ئاو نییە خوێنی شەهیدان نەوتە، هەڵ دەبێ و هەر لە ژیان هەڵکەوتە. بەڕاشکاوی و بەبێ پێچ پەنا دەتوانین بڵێ کە مامۆستای نەمرمان گەورە پیاوی مێژوو کاک دکتۆر قاسملوو بە هەموو نێو و نێوبانگ و شۆهرەت و ئاوازەیە کە هەیبوو سەربازێکی بێناو و پێشمەرگەیەکی نەناسراو بوو. ئەوە گلەی نییە لەسەر شانی هیچ کەس، ناتوانین لە هیچ کەس ئەو گلەیە بکەین، چونکە ناسینی ئەو گەورە پیاوە و پەیبردن بە جیهانی هونەر و زانست و ئەدەبی ئەو مامۆستا گەورەیە کارێکی زۆر دژوارە. جگەلەوەش دکتۆر قاسملوو لەگەڵ لوتکە بەرزەکان و دۆڵ و چیا و ڕووبار و گوڵ و دار و بەرد و بست بە بست و زەڕە زەڕە خاکی کوردستان تێکەڵاوە. ناسینی زەحمەتە. ڕازی دڵی دایکانی جگەر سوتا و قوڵایی هەناوی بووکانی کۆست کەوتوو بەجێماوە. دکتۆر قاسملوو فەرهەنگی پاراوی وێژەوانی ناوداری کورد و قەڵەمی سیحراوی عەرەب شامۆ و دەست و پەنجەی هونەر خوڵقێنی ئیلماس جولی و کرو و نەخش و نیگاری هونەرمەندانە. دکتۆر قاسملوو لە کزرە و بۆ سڕی هەناسەی کەنداڵ و لە گڕی پەیامی ئینسانی کوشنێستا بڵەسەرداتەوە و لە فرمێسکی گەش و بەگوڕی ئەبوو عەمماردا دەدرەوشێتەوە. دکتۆر قاسملوو لە حەنجەرە و نەغمەی داودی شوان و لە سۆز و سریکەی دەنگی بەسۆزی ئارام و گوڵستان و هەموو هونەرمەندانی نیشتیمان پەروەری کوردستاندا بەگوێی خەڵکی کورد دەگاتەوە. دکتۆر قاسملوو هاژەی ڕووباری ئاراس و خابوور و کەوسەری ڕوونی سەرچاوەی دیجلە و فرات و مەزەی گەوهەری سەلسەبیلی سیروانە. دکتۆر قاسملوو گوڕ و تیری دەست و مەچەکی پێشمەرگە و وشەی پیرۆزی شاعیران و نووسەران و وێژدەوانانی کەرمێن و کوێستانە. دکتۆر قاسملوو کلی چیای سوبحان و سۆمای چاوی کوردان و شیری سپی و حەڵاڵی مەمکی سینگی دایکی چیاکانە. دکتۆر قاسملوو هاواری ئینسانی زۆر لەکراوی کوردە و سەرنجام دکتۆر قاسملوو
بزەی سەرلێوی دوا ڕۆژی منداڵانی کوردستانە. هۆی هاوڕێ دوور و نزیکم، ئەگەر پەیامی پێشەوا و چوارچرات پێ، ئەگەر ڕاستپاردەی یوسفی و عەباسی و هەژار و شوانی، ئەگەر بە ماندوویی و شەکەژۆیی بەلای گڵکۆی پیرۆزی شەهیداندا دەرباز بووی، لەو پوڕکەدا وتان بگرە دی هەڵقرتاویەوە یەکەم بەرزە پەیامی سەرداری دێموکراسی بەرەو ئاسمانی ڕون و بێگەردی کوردستان تێ هەڵگرت. ئەگەر گوێت تاسەی بیستنەوەی وتە بە نرخەکانی پاڵەوانی عەقڵ و منتیقی هەیە، جارێکی دیکەش گوێ بە زریندگانەوەی ئەشکەوتی دۆڵی ئەشکەوتاندا بگرە. ئەگەر لە شوێن کۆچ و کۆچباری قاسملوو وێڵی، لە کورتەک و برایم جەلاڵەوە، لە نێوچێل و هەڵاڵاویەوە ڕوە و گوڵە زەردەکانی زەردەڵاڵە و تروسکەی چاوی بیزاچن و دارە سەربەرزەکانی پیشێخ و گۆڕەمەر و بەژنی چیای پڕکانیان سەردەسوێنێ. ئەگەر حەیران و سەرگەردانی بیرەوەری و هەوارگەکانی قاسملووی باوەش لە گەردنی بەرزی هۆملی سەربەرزدە و چاوێک بە ئالانی ئیبن الحاج و بێتوشیدا بخشێنە، سەرێک بە بارگای پیرۆزی پیری ژیری کۆچ کردو مامۆستا و هاوبیری ئاوارە و قاسملوو مامۆستا ساڵح نەجیب بسپێرە و لەگەڵ گۆجار و ژیلوان دەستە ملان بە. ئەگەر هەبرەشی هەناسەی مەسیحایی قاسملووی لە پیرەمەگرون و بەردە قارەمانەوە ڕوە و شنەبای چیای سوبحان ڕاوەستا، ئەگەر سەودا سەری قەڵەمی بەجێبا و دەفتەری ناتەواوی 40 ساڵ خەباتی سەرداری شەهیدی ڕێگای ئەستێرۆکان و بناری قەندیل بگرە. بەڵام هاوڕێم، هۆی هاوڕێم، ئەگەر شاخەوانی مەڕۆ، ئەگەر مەلەوانی مەچۆ، ئەگەر توانای دەرباز بوون لە فرمێسک و خوێنی، ئەگەر توانای دەرباز بوون لە دەریای فرمێسک و خوێنی، چاوی هاوڕێیانی بەجێماوی قاسملوو نییە، نەکەی بەلای شەهیدان و زەنگڵان و نێو دەشت و گەڵی بەدراندا تێبپەڕی. ئەگەر زمانی ڕیاکاری و نان بە قەرزدان، بازرگانی بە سیاسەت و حەق لە ژێر پێنان نازانی، ئەگەر زمانی ڕیاکاری و نان بە قەرزدان، ڕیاکاری و حەق لە ژێر پێنان نازانی، بەرەو ئوتریش هەنگاو منێ. هۆی هاوڕێ پێشمەرگەم، ئەگەر بە دوای شمشیری دم بە خوێنی فیرعەونانی ڕۆژگاردا دەگەڕێت، ئەگەر ئاواتە خوازی دیتنەوەی بەڵگەی ڕەشی ڕوڕەشی و دڵڕەشی ئاخوندەکانی، ئەگەر بە دوای تیری خوێناوی بە مێشکی هەزاران ڕۆڵە کورد ئاودراوی هێرشکارانی ڕۆژگاری، چاوێک بەشانەوە هەرێ دڵتەزێنەکەی ویەندا بخشێنە. دڵنیابە شمشیری خوێناوی بەناحەق ڕاکێشراوی هەرە زۆردار، دار و تەناف و داوی
هەرە ستەمکار دار و تەناف و داوی سەرە ستەمکار سەرەتیری ژەنگاوی بەجێ ماوی شەلە خونکار لە ژێرتی تۆڵی ڕەشی مەندیلی ڕەشی میراتگرانی شاه عەباس و خولاکۆ و تەیمور و چەنگیز و ڕەزاخاندا دەبینیەوە. گوێ بگرە ئۆڕۆی هاوڕن، گوێ بگرە بلوێری لە خوێن گەوزاوی هەناو دابێژراوی قامی شەڵانی ورمێ و سندوس بلوێری لە خوێن گەوزاوی هەناو دابێژراوی قامی شەڵانی ورمێ و سندوس داستانە هەرە ماتەمینەکەی وێنت بۆ دەگێڕێتەوە وە لە زمان و لێوی هەموو ئینسان دۆستانی دنیاوە بە هەناسەی شەماڵی گەوزی و لەسەر خوێناوی کوێستان و ڕاموسا و لەگەڵ گوڵاڵە سوورەی سەرگۆڕی شەهیدان و بە ئاهەنگی مەلە خۆش ئاوازەکانی کوردستان شێعری شاعری بەرزی کوردت بۆ دەخوێنێتەوە و شەپۆلی سکاڵای بە دەرد و کوڵ و کەسەرت بۆ گوێی ویژدان دەنێرێ و کت دەڵێ ڕەبی مووی لێ بێ زمانی و پەنجەکانی هەڵوەرێ هەر کەسێ گوڵشەن بە دەردی گوڵخەنی دۆزەخ بەرێ.